لاڵقەی دووەمی زنجیرە باسەکانی ژیانی پێغەمبەران باز لە ژیانی سەرزەوی ئادەم و حەوا و نەوەکانیان دەکەین و هەروەها باسی دوو پێغەمبەریش دەکەین کە لە دوای ئادەم و هاتوون و بوون بە پێغەمبەر. بۆ بینینی تەواوی بابەتەکان سەبسکرایبی بیزانە بکەن و بە لایک و کۆمنت پشتگیریمان بکەن. دوای ئەوەی ئادەم و حەوا لە بەهەشتا تووشی ئەو تاقیکردنەوەیە بوون و شەیتان لە خشتەی بردن، ئەوە بوو هەر یەکسەر تەوبەیان کرد و پەشیمان بوونەوە. خوای گەورەش تەوبەکەی لە قبوڵکردن و لێیان خۆش بوو، بەڵام لە بەهەشت دەریکردن و ناردنیە سەر زەوی. خوای گەورە ئادەمی لە ناوچەی هیندستاندا بەزاندە خوارەوە و حەوایش لە نەجد، و پاش ماوەیەکی زۆر گەڕان بە دوای یەکدا لە کێوی عەرەفە یەکتریان دۆزیەوە و ئەوە بوو ئیبلیس بەردەوام بوو لە بێفەرمانی خوای گەورە و تەوبەی نەکرد، بۆیە خوای گەورە بێبەری کرد لە ڕەحمی خۆی و نەفی کرد بۆ دوورگە دوورەکانی سەرزەوی. ئادەم و حەوا دوای ئەوەی یەکتریان دۆزیەوە دەستیان کرد بە ژیان و خوای گەورە 20 منداڵی پێبەخشین و هەروەها خوای گەورە کردیشی بە یەکەم پێغەمبەر. منداڵەکانی ئادەم دەیان کوڕ بوون و دەیان کچ. لە شەرعی ئادەمدا براکانیان توانی خوشکەکانی خۆیان بهێنن، بەڵام نیانەتوانی ئەو خوشکیان بهێنن کە دوانە بوون و بە یەکسک لەدایک بوون. ئادەم ئەمری بە دوان لە کوڕەکانی کرد کە خوشکی یەکتر بێنن، ئەوانیش هابیل و قابیل بوون. ئادەم پێیوتن ئەبێ هابیل خوشکەکەی قابیل بهێنێت و قابیلیش خوشکەکەی هابیل. قابیل لە هابیل گەورەتر بوو و هەروەها قابیل کەسێکی تووڕە و باڵابەرز بوو، بەڵام هابیل بە پێچەوانی قابیلەوە بوو، کەسێکی نەرمونیان و لەسەر خۆ بوو. قابیل بەم داواکاری باوکی ڕازی نەبوو، ئەیوت خوشکی من جوانە و خوشکەکەی هابیل جوان نییە و نامەوێت. ئادەم بۆ چارسەرکردنی کێشەکە وتی بچن قوربانی بکەن بۆ خوای گەورە. قوربانی هەرکامێکتان وەرگیرە، ئەوە خوای گەورە یەکلایی دەکاتەوە کە کامتان ئەو کچە دەهێنن. قابیل جوتیار بوو، هابیلیش مەڕوومەڵاتی بەخێو دەکرد. قابیل چەند میوەدانەوێڵەیەکی ناشرینی هێنا وتی ئەیکەم بە قوربانی، بەڵام هابیل یەکێک لە باشترین ئاژەڵەکانی هێنا بە قوربانی. هەردووکیان قوربانیەکانیان هێنا و دایاننا. لەو سەردەمەدا کاتێک قوربانی دەکرا، ئەگەر ئاگرێک بیدایە لە قوربانیەکە و بیسووتاندایە، ئەوە قوربانیەکە قبوڵ دەبوو، و ئەگەر وانە بووایە و حەشەرات بیخواردایە، ئەوە قبوڵ نەئەبوو. خوای گەورە لە ئاسمانەوە ئاگرێکی نارد وەکو هەورە بروسکە، دای لە قوربانیەکەی هابیل و سووتاندی. واتە خوای گەورە قوربانیەکەی هابیلی قبوڵ کرد و قوربانیەکەی قابیل ڕەت کرایەوە. لەم کاتەدا قابیل زۆر تووڕە بوو، لەوە ئەترسا لای باوکی و براکانی تری بشکێتەوە و پێیان وابێت کە ئەم تاوانبارە، بۆیە خوای گەورە قوربانیەکەی وەرنەگرتووە. بۆیە کەوتە هەڕەشەکردن لە هابیل و وتی ئەو کوژم. هابیلیش وتی خوای گەورە قوربانی لەو کەسانە وەردەگرێ کە خواناسن و گوێڕایەڵی فەرمانەکانی دەکەن. ئەمە هیچ هەڵەیەکی منی تێدا نییە و خۆت بەروبوومێکی خراپت هێناوە، بۆیە خوا لێت وەرناگرێت. ئەگەر هێشتەوێ شەڕم لەگەڵ بکەی، ئەوە دڵنیا بە من شەڕ لەگەڵ تۆ ناکەم، تەنانەت ئەگەر بیشم کوژی. بەڵام قابیل لەسەر تووڕەبوونەکەی خۆی بەردەوام بوو، چوو بوو هابیل و هەر لەویا کوشتی. قابیل دوای ئەوە ئینجا پەشیمان بوو و نەیەزانی چی بکات. لاشەیەکی مردووی بێڕۆح لە بەردەمیا بوو. خوای گەورە لەو کاتەدا باڵندەیەکی ڕەشی نارد کە باڵندەیەکی تری مردارەوە بووی پێبوو، لە بەرچاوی قابیل مردارەوە بۆکەی ناشت. ئەویش بە هەمان شێوە لاشەی براکەی ناشت بەدەم ئاخەڵکێشان و پەشیمانیەوە. قابیل پەشیمان بوو لەو کاری کە کردی، بەڵام تەوبەی نەکرد. زانانی ئیسلام دوو بۆچوونیان هەیە لەسەر چۆنێتی کوشتنەکە. یەکیان دەڵێت کە قابیل هەر لەو شوێنەی کە قوربانیەکەی لێکرد هابیلی بە پارچەیەک ئاسنی درێژ کوشتووە، و بۆچوونی دووەم دەڵێت لە کاتێکی ترا بووە. هابیل لەبەرەوەی شوان بووە، ڕۆژێک لە لای ئاژەڵەکانی لە دەشتێکدا خەوی لێ دەکەوێت. لەو کاتەدا قابیلێت و بەردێکی گەورە دەدات بەسەریدا و دەیکوژێت. قابیل دوای ئەوەی هابیلی کوشت ڕای کرد و نەچووەوە بۆ لای ئادەم. ئادەم و حەوا و مناڵەکانیان لە شاخەکاندا دەژیان، بۆیە قابیل ڕای کرد بۆ دەشتەکان، و قابیل کە ڕای کرد خوشکەکەشی لەگەڵ خۆی دابرد. لە دوای مردنی هابیل خوای گەورە کوڕێکی تری بە ئادەم بەخشی، ناوی شیت بوو. لەم کاتەدا ئادەم تەمەنی 130 ساڵ بوو. ڕۆژێک ئادەم لە کۆتایەکانی تەمەنیدا بە کوڕەکانی وت کە حەزم لە خواردن و میوەی بەهەشتە. کوڕەکانیشی دەستیان کرد بە دوعا و پاڕانەوە لە خوای گەورە بۆ ئەوەی خوای گەورە خواردن و میوەی بەهەشت بنێرێت بۆ ئادەم. بۆیە ڕۆژێک خوای گەورە کۆمەڵێک فریشتەی نارد بۆ لایەن. حەوا فریشتەکانیان ناسیەوە لەبەرەوەی پێشتر لە باشتا بینی بوونی، بەڵام کوڕەکانی نەیانەزانی کە فریشتن. فریشتەکان بە ئادەمیان وت خوای گەورە ئێمەی ناردووە بۆ ئەوەی ڕۆحت بکێشین و بوو بینەوە بۆ لای خوای گەورە. ئادەم پێی سیر بوو، لەبەرەوەی خوای گەورە پێی فەرموو بوو کە 1000 ساڵ دەژیت، بەڵام ئێستا ئادەم 960 ساڵە. بۆیە ئادەم بە فریشتەکانی وت من هێشتا 40 ساڵم ماوە. فریشتەکانیش وتیان ئەی بیرت چوو ئەو ڕۆژەی کە خوای گەورە هەموو نەوەکانی پیشاندایت
یەکێک لەوان دەموساوی زۆر نورانی بوو. تۆش داوات لە خوای گەورە کرد کە 40 ساڵ لە تەمەنت بخاتە سەر تەمەنی ئەو. ئادەم بیری نەمابوو بۆیە نکۆڵی لێ کرد. ئادەم تووشی لە بیرچوونەوە بوو، بەڵام فریشتەکان پێیان وت ئەمە فەرمانی خوای گەورەیە و تۆ تەمەنت کۆتایی هاتووە. پێش ڕوودانی ئەمانە ئادەم هەموو شتانەی کە دەیزانی فێری شیسی کوڕی کرد، لەبەرەوەی خوای گەورە ئەوی وەک جێنشینی ئادەم دیاری کردبوو. ئادەم وەفاتی کرد و فریشتەکان لە بەرچاوی کوڕەکانیە لاشەکەیان شت و کفن و دفنیان کرد و لەسەر زەوی ناشتیان، بەڵام ڕوون نییە لەکوێ نێژراوە. دوای مردنی ئادەم شیز بوو بە جێنشینی و خوای گەورە وەحیشی بۆ نارد. یەکێک لە بڕیارەکانی شیز ئەوە بوو کە هیچ کەسێک نابێت تێکەڵی نەوەکانی قابیل ببێت. نەوەکانی قابیل کچەکانیان جوانتر بوون لە نەوەکانی کوڕەکانی تری ئادەم، بەڵام کوڕەکانیان بە پێچەوانەوە بوون. ڕۆژێک شەیتان لە شێوەی کوڕێکی گەنجدا دەچێت بۆ لای یەکێک لە نەوەکانی قابیل، هێری گۆرانی مۆسیقای دەکات. دواتر ئەم کوڕاچە لە نزیک شاخەکان و دەست دەکات بە گۆرانی وتن. کاتێک نەوەکانی شیت و براکانی تری گویان لێ دەبێت زۆر بەلایەنەوە خۆش دەبێت، وردە وردەیەنە خوارەوە بۆ لای. لەمەوە تێکەڵبوون ڕوویدا لە بینی نەوەکانی شیت و براکانی لەگەڵ نەوەکانی قابیل کە ئەمە لە شەریعەتی شیتدا گوناح و تاوان بوو، بەڵام ڕۆژ بە ڕۆژ زیاتر ئەهاتن و تێکەڵاو ئەبوون. تاوای لێهات بوونە و جژنی تایبەتیان دروست کرد. کچەکانی نەوەی قابیل زۆر جوان بوو، بۆیە کوڕەکانی نەوەی شیت و براکانی تری شەیتان وەسوەسەی بۆ دروستکردن و لەگەڵیاندا تێکەڵاویان دروست کرد. لەمەوە فاحیشە و فەساد لەسەر زەوی دروست بوو. لە دوای وەفاتی شیت تێکەڵاوبوون و خراپەکاری زۆر زیادی کرد. لە دوای 5 جیل خوای گەورە پێغەمبەرێکی تری بۆ دیاری کردن کە ئەویش ئیدریس بوو. ئیبن عەباس لە وەسفی ئیدریسدا دەڵێت کە پیاوێکی بە هەیکەل و چوارشانە بوو، زۆر زیرەک بوو و لە شتەکانی کۆڵیوەتەوە و هەروەها یەکەم کەس بووە لەسەر زەوی بە قەڵەم شتی نووسیوە، واتە داهێنەری قەڵەم بووە و یەکەم کەسیش بووە کە جیهادی کردووە لە پێناو خوددادا. ئیدریس لە ژی خراپەکارەکانی ناونەوەی قابیل جیهادی ڕاگەیاند و هەرچی خراپەکار بوو لە ناوی بردن و زەوی لێپاکردنەوە. ئیدریس کە کاتی مردنی هات فریشتەیەک هات بۆ لای و بردی بۆ ئاسمانی چوارم. فریشتەی مەرگ لەوێ بوو و بە فریشتەکەی وت ئەمە چی هێناوتە؟ ئەوی ژووتی ئەمە ئیدریسە و کاتی ڕۆحکێشانێتی. ئیزرائیلی ژووتی ئەبێت لەسەر زەوی گیانی بکێشێت. فریشتەکەش پێی وت کە ئەمە ئەمری خوای گەورەیە، بۆیە ئیدریس لە ئاسمانی چوارم ڕۆحی کێشرا.